ئیمانداران سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردیگار لەسەر هەموو لایەکمان بێت. خوای پەروەردیگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی، لەو بەندانەی کە هەمیشە شوێن ڕێبازی پێغەمبەری خوا دەکەون صلی الله عليه وسلم لە دنیا و لە قیامەتدا سەربەرز و عاقیبەت خێر دەبن. لە دوای ئەوەی گوتمان لەو مانگەیەدا کە مانگی لەدایکبوونی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، باس لەو مافانە دەکەین کە پێغەمبەر بەسەر ئێمەوە هەیەتی، ئەو حەق و مافانەی کە لەسەر ئێمەیە و لەسەر ئوممەتی محەممەدە بەرامبەر بەو پێغەمبەرە کە چوار دانەمان باس کردن. ئەو ڕۆژ بە پشتیوانی خودای پەروەردیگار دوو لەو مافانەی دیکە باس دەکەین کە ئێمە دەبێ بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین و ئەرکی سەرشانی هەر ئینسانێکی موسڵمانە، مادام ئەوە پێغەمبەری ئێمەیە و ئێمەش ئوممەتی ئەو پێغەمبەرین، ئەرکی سەرشانمانە ئەو ئەرک و مافانە بەرامبەر پێغەمبەرەکەمان جێبەجێ بکەین. یەکەم لەوانەی کە ئەوڕۆ باسی بکەین لەو حەق و مافانەی کە پێغەمبەر بەسەر ئوممەتەکەیەوە هەیەتی، بریتیە لەوەی کە ئێمە دەبێ شوێنی ئەو پێغەمبەرە بکەوین و پەیڕەوی ئەوە بکەین کە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەسەری بووە. خوای پەروەردیگار دەفەرمێت واتبعوه لعلكم تهتدون، شوێنی ئەو پێغەمبەرە بکەون بەڵکو بەهۆی شوێن کەوتنی پێغەمبەرەوە ئێوە هیدایەت وەربگرن و بکەونە سەر ڕێگای هیدایەتی خودای پەروەردیگار. بۆچی؟ چونکە خوای گەورە بۆ ئەوە ناردوویەتی کە ئوممەتەکەی چاوی لێ بکات و شوێنی کەوێت. خۆ هەر لە خۆوە نەیناردووە، هەر بە زیادەوە نەیناردووە. بۆچی ناردوویەتی؟ بۆ ئەوەی کە ئوممەتی ئەو پێغەمبەرە شوێنی ئەو پێغەمبەرە بکەوێت، بەو خەت و ڕێبازەیدا بڕوا کە پێغەمبەر پێیدا ڕۆیشتووە صلی الله عليه وسلم. حەسەنی بەسڕی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ نیشانەی خۆشویستنی خودای پەروەردیگار بریتیە لە شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. تا چەندە شوێنی ئەو پێغەمبەرە بکەوین ئەوەندە زیاتر ئێمە دەعواکەمان ڕاستە کە خوای گەورە خوای پەروەردیگارمان خۆش دەوێت. چونکە خوای گەورە دەفەرمێت قل إن كنتم تحبون الله فاتبعوني، ئەی پێغەمبەر پێیان بڵێ بە هەموو ئوممەتەکەت بڵێ ئەگەر ئێوە ڕاست دەکەن خواتان خۆش دەوێت بڵێ شوێنی من کەون. ئەگەر شوێنی پێغەمبەر کەوتین خوای گەورە دەفەرمێت یحببکم الله، هەر کەسێک شوێنی پێغەمبەر کەوێ خوای پەروەردیگار ئەو کەسەی خۆش دەوێت. ئەنجا وەیەغفر لەکم ذنوبکم، خوای پەروەردیگار لە گوناهەکانیشتان خۆش دەبێت، چونکە والله غەفور ڕەحیم، خوای پەروەردیگار لێ خۆش بووە و هەروەها بەخشندەیە بەرامبەر بە ئینسانەکان. بۆیە ئیبن کەثیر لە تەفسیری ئەو ئاەتەدا فەرموویەتی ئەو ئاەتە بڕیار دەدا لەسەر هەر کەسێک کە دەڵێ خوای پەروەردیگارم خۆش دەوێت بەڵام لەسەر ڕێبازی ئەو پێغەمبەرە نەبێت، شوێنی ئەو پێغەمبەرە نەکەوێت، لەوەدا کە دەڵێ خوای پەروەردیگارم خۆش دەوێت لە ڕاستیدا دەعوایەکەی ڕاست نییە لە واقعدا. بۆیە ئێمە بە ئەندازەی خۆشەویستیمان و بە ئەندازەی شوێن کەوتنمان بۆ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خوای پەروەردیگارمان خۆش دەوێت و خوای پەروەردیگاریش ئێمەی خۆش دەوێت. ابن مسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خط رسول الله صلی الله عليه وسلم خطا بيده، ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم هێڵێکی ڕاستی بۆ کێشاین بەدارێک، ئەنجا لە دەوروبەری ئەو خەتە ڕاستەشدا چەند خەتێکی دیکەی خوارەڕێی کێشان. جا پێغەمبەر فەرمووی ئەو خەتە ڕاستەیە ئەوە خەتی ڕێی خوای پەروەردیگارە و ڕێگای ڕاستی خوای پەروەردیگارە، شوێنی ئەو ڕێگەیە بکەون. ئەنجا فەرمووی لەسەر هەر یەکێک لەو ڕێچکانە شەیطانێک هەیە کە بانگەواز دەکات بۆ ئەوەی ئینسانەکان لە ڕێی خوای پەروەردیگار دوور خاتەوە. بۆیە پێغەمبەر ئەو ئاەتەی خوێندەوە کە دەفەرمێت وأن هذا صراطي مستقيما،
خوای پەروەردگار دەفەرمێت ئەوە ڕێگای ڕاستی منە فاتبعوه ولا تتبعوا السبل شوێنی ئەو ڕێگایەکەون کە ڕێی ڕاستی خوای پەروەردگارە کە ڕێی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر پێیدا ڕۆیشتووە و هەروەها شوێن هیچ ڕێگا و ڕێبازێکی دیکە مەکەون غەیری ڕێگای ڕاستی خودای پەروەردگار. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت لە بەسەرهاتێکیدا فێرمان دەکات ئینسانی ئیماندار چۆن شوێنی پێغەمبەرەکەی دەکەوێت. ڕۆژێکیان هات بەردەڕەشەکەی ماچ کرد، دوای ئەوەی کە بەردەڕەشەکەی ماچ کرد گوتی وەڵڵاهی دەزانم ئەی بەرد نەزەرەرت بەدەستە و نە قازانجیشت بەدەستە، ئەگەر پێغەمبەری خوام نەبینی باە کە تۆی ماچ دەکرد ماچم نەدەکردی. مەفهومی قسەکەی ئەوەیە لەبەر ئەوە ئیمامی عومەر ئەو بەردەیە ماچ دەکات چونکە پێغەمبەری بینی و صلی الله عليه وسلم ماچی کردووە. با لەوەش حاڵی نەبێ حکمەتەکەی چییە، بەس پێغەمبەری بینیوە کە ماچی دەکات شوێن پێغەمبەری خوای دەکەوێت صلی الله عليه وسلم. ئێمە چەند جاران جاری وهەیە شتێک عەقڵمان نایگری، جاری وهەیە فەرمایی شتێک ڕەت دەکەینەوە وڵا دەڵێەوە عەقڵم ناگری لەگەڵ عەقڵ تێک ناکاتەوە، ئاخر شتی وات چۆن دەگونجێت. جاری وهەیە بەسەر هاتێک باز دەکەی دڵکاکە وەڵای ئەوە پێ ناچی ڕاست بێت. بەخوا ئینسانی موسڵمان هەیە فەرماییشتی پێغەمبەری ڕەت کردو تۆ گوتێتی عەقڵ نایگرێت. هاوڵانی پێغەمبەر وانە بوون برام. ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ ئەمن هەموو سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ دەکەم. هەر سونەتێکی پێغەمبەر، هەر ڕێگایەک، هەر شتێک کە پێغەمبەر کردوویەتی ئەمنیش جێبەجێی دەکەم. بۆچی؟ دەفەرمێنەوە کا دڵم لا بدات لە کاتێکدا کە سونەتێک جێبەجێ نەکەم. دەیبەرم بە ئێمە وەکو موسڵمان پرسیار لە خۆمان بکەین، بە ئێمە ڕوومان لە خۆمان بکەین بزانین چەند سونەتی پێغەمبەرمان واز لێ هێناوە. ڕاستە سونەت ئەوەیە کە ئینسان ئەگەر نەشی کاجاری وهەیە تاوانبار نابێت، بەڵام بە ئێمە نەڵێن سونەت ئەوەیە کە نەیکەی تاوانبار نابێ، با بڵێن پێغەمبەر کردوویەتی ئێمەش ئومەتی ئەوین بە شوێنی ئەودا دەڕۆین. وەکو ئیمامی ئەبوو بەکر فەرمووی ئەمن هەموو سونەتەکانی پێغەمبەر جێبەجێ دەکەم، هیچی واز لێ نایەنم نەوە کاواز لە سونەتێک بێنم دڵم لا بدات. بە ئێمە ڕوو لە خۆمان کەین ئەو ڕۆوازمان لە چەند سونەتی پێغەمبەر هێناوە کە جاری وهەیە دەبێتە هۆی لادانی دڵمان، جاری وهەیە دەبێتە هۆکاری ئەوەی کە پێمان هەڵبخلیسکێت ئاگاشمان لە خۆمان نییە برام. کەواتە حەق و مافی ئەو پێغەمبەرەیە لەسەر ئێمە، ئەو پێغەمبەرە کە خوای گەورە ناردوویەتی بۆ ئێمە دەبێ ئێمەش لە ژیانماندا ئەوەی پێغەمبەر کردوویەتی وەکو دین شوێنی ئەو پێغەمبەرە بکەوین، خەت و ڕێبازی ئەو پێغەمبەرەیە بگرین صلی الله عليه وسلم. دووهەم لە حەق و مافی ئەو پێغەمبەرە بەسەر ئێمەوە بەسەر ئومەتەکەیەوە ئەوەیە کە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە گەورە بگرین، لە دڵماندا گەورە بێت، لە بەرامبەری ئەو پێغەمبەرەیدا ئەدەب و ڕێز و حرمەت وەکو بۆماندان دراوە ڕەچاوی بکەین و هەروەها پشتگیری ئەو پێغەمبەرە بکەین صلی الله عليه وسلم و ئەو پێغەمبەرە سەرخەین وەکو چۆن هاوڵانی پێغەمبەر ئەو پێغەمبەرەیان سەرخستووە صلی الله عليه وسلم. با گوێ لە قورئان بگرین بزانین قورئان چمان پێ دەفەرمێ برام. دەفەرمێت فالذین آمنوا به ئەو کەسانەی کە ئیمان بەو پێغەمبەرە دێنن صلی الله عليه وسلم وعزروه ونصروه ئەنجا دوای ئەوەی کە ئیمانی پێدێنن ئەو پێغەمبەرە پشتگیری ئەو پێغەمبەرە دەکەن، ئەو پێغەمبەرەیان لەلا گەورەیە، ئەو پێغەمبەرە سەردەخەن واتبعوا النور الذي أنزل معه و شوێنی ئەو نور و ڕووناکێش دەکەون کە ئەو پێغەمبەرە هێناویەتی صلی الله عليه وسلم. أولئك هم المفلحون ئەو جۆرە کەسانە خوای گەورە دەفەرمێت ئەو جۆرە کەسانە سەرفراز دەبن خوای گەورە بمانگەڕی لەو جۆرە کەسانە. کام جۆرە کەسە؟ ئیمان بە پێغەمبەر دێنێت، پشتگیری پێغەمبەر دەکات، ئەو پێغەمبەرە سەر دەخات، ئەو پێغەمبەرەی لە دڵدا گەورەیە خوای گەورە دەفەرمێ ئەو جۆرە کەسانە لە ژیاندا سەرفراز دەبن. تەماشاکەن با نمونەیەک باسکەین لە پشتگیری هاوڵان سەبارەت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە کاتێکدا کە دەچوون بۆ جەنگی بەدر پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاوێژی بە هاوڵان کرد بزانێ ڕاو بۆ چوونی هاوڵان چییە.
بۆیە ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر قسەیان کرد، ئیمامی عەلی قسەی کرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی خۆش بوو کە ئەنساریەکان قسە بکەن. لەو کاتێدا سەعدی کوڕی عوبادە کە گەورەی ئەنساریەکان بوو هەستا قسەی کرد لە بەرامبەر پێغەمبەردا صلی الله عليه وسلم. لەو مووقیفەیەدا لە کاتێکدا کە نزیکی ڕوبەڕووبوونەوە ببوون لەگەڵ بێباوەڕاندا، تەماشاکەن ئەوان لە واقعدا چۆن پێغەمبەریان سەردەخست و پشتگیری پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم. ئەنجا سەعد فەرمووی ئەی پێغەمبەری خوای، ئێمە وەکو هاوڵانی موسا بە موسایان گوت ئێمە ئاوات پێ ناڵێین. هاوڵانی موسا لە کاتێکدا کە موسا داوای لێکردن کە بچن بۆ بەیت المەقدیس بۆ ئەوەی بزنگن لەگەڵ دوژمندا و تێبکۆشن لە پێناوی خوای پەروەردگاردا، گوتیان فەذهب ئەنتە وەڕەبوکە فەقاتیلا ئیننا هاهونا قاعیدون. هاوڵانی موسا قسەیەکی زۆر خراپیان کرد، هەندێکیان گوتیان کاکە ئەتۆ خۆت و پەروەردگارەکەت بڕۆ بجەنگە، ئێمە ناین لێرە دادەنیشین. قسەکەیان ئاوا بوو، گوتیان ئێمە تااقەتی ڕوبەڕووبوونەوەی تێکۆشانمان نییە، ئەتۆ بڕۆ لەگەڵ پەروەردگارە دەی موسا بجەنگە و شەڕ کە ئەگە سەر هاتی ئێمە سەرکەوتی ئێمەش دەین دەنا ئێمە بۆ خۆمان لێرە دادەنیشین. بەڵام سەعد فەرمووی، هاوڵانی پێغەمبەر فەرموویان چی؟ گوتیان ئێمە وەکو موسا وەکو هاوڵانی موسا بە موسایان گوت ئێمە ئاوات پێ ناڵێین. ئەدی ئێمە چ دەڵێن؟ ئێمە دەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەتۆ بڕۆ ئێمەش بە دوای تۆ دەین. گوتیان وەڵڵاهی ئەگەر تەنانەت بە حوشترەکانماندا بەسەر ئاودا بڕۆین بۆ هەر شوێنێک بڕۆی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە لەگەڵت داین، ئیمانمان پێهێناوی، ئەنجا بەڕاستمان داناوی، ئەنجا لە پشتەوەین و پشتگیریشت دەکەین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەوە مووقیف و هەڵوێستی هاوڵانی پێغەمبەری خوایە برام. هەر ئینسانێکی ئیمانداریش لەسەریەتی لە ژیانیدا بەو شێوازەیە بێ بەرامبەر بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم. ئەنجا ئەدەبمان لە بەرامبەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دەبێت چۆن بێت؟ خوای گەورە دەفەرمێت يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون. أيو كسانيك إيمان دار نخوتان بإيمان دار دزانن دنكتان بسر دنجي پیغمبری خوای دا برز مكنوا كاتيك لمجلسي پیغمبر دان پیغمبر قصدك وكو إنسانك آسائي ئێوە لە بەرامبەری پێغەمبەردا دەبێ ئەدەبتان وابێ دەنگتان بەرز نەکەنەوە بەسەر دەنگی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. جا با تەماشا بکەین ئەو ئاەتە بۆ ئێمەشە برام، با بزانین هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بوون. لە کاتێکدا ڕۆژێکیان هەندێک لە هاوڵانی پێغەمبەری خوای دەمەقاڵەیەک ڕوویدا لە لای پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەو ئاەتە دابەزی. یەکێک لەوانە کە ئیمامی ئەحمەد بۆمان دەگەڕێتەوە، سابتی کوڕی قەیس یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم تۆزێک دەنگی بەرز بوو و دەنگی گەورە بوو. بۆیە کە ئەو ئاەتەی بیست خوای گەورە دەفەرمێ دەنگتان بەسەر دەنگی پێغەمبەردا بەرز مەکەنەوە، یەکسەر چۆ ماڵەوە و بە خەمباری لە ماڵەوە دانیشت و دەگریا. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵی سابتی کوڕی قەیسی پرسی فەرمووی بۆچی دیار نییە چەند ڕۆژێکە دیار نییە؟ گوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ڕۆژەوەی کە ئەو ئاەتە دابەزیوە کە دەفەرمێ دەنگتان بەسەر دەنگی پێغەمبەری خوایدا بەرز مەکەنەوە صلی الله عليه وسلم، چۆتەوە لە ماڵەوە بە حەزینی و خەمباری دانیشتووە، گوتوویەتی وەڵڵاهی دیارە ئەمن دەنگم گەورەیە، ڕەنگە ئەمن دەنگم بەسەر پێغەمبەری خوایدا بەرز کرد بێتەوە بەخوا ڕەنگە کردەوەکانم هەڵوەشابێتەوە و ئەهلی ئاگر بم. برام هاوڵانی پێغەمبەری خوای چۆن بوون صلی الله عليه وسلم. کاتێک ئاەتێکیان گوێ لێ دەبوو، کاتێک فەرمایشتێکی پێغەمبەریان گوێ لێ دەبوو، ئەگەر خەلەل و کەم و کوڕیەیەکیان هەبوایە دەیان بەردە سەر خۆیان چارەسەر دەکرد. ئەوە هەڵوێستی ئینسانی ئیماندارە برام. کاتێک کە دەبینێت کەم و کوڕیەیەکی هەیە گوێبیستی ئاەتێک دەبێت، گوێبیستی فەرمایشتێکی پێغەمبەری خوای دەبێ خۆی چارەسەر کات. بەڵام زۆر کەسی ئەوڕۆ، زۆر مسلمانی ئەوڕۆ ئاەتێکی بۆ دەخوێنیەوە، فەرمایشتێکی بۆ دەخوێنیەوە،
لە کاتێکدا کە کەم و کوڕیەیەکی هەیە خەلەلێکی هەیە لە زیاتی ئەوەی خۆی چارەسەر کا شەرم کا لە بەرامبەر ئاەت و فەرمایشتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم. جاری وا هەیە ئێقەی مامۆستا دەگرێت دەڵێ وەڵا کاکە مەبەستی منم، کاکە مامۆستا بۆ مەبەستی تۆی برام، خۆ دوژمنایەتی لەگەڵ تۆدا نییە و دوژمنایەتی لەگەڵ هیچ کەسێکیشدا نییە. مامۆستا بۆیە مامۆستایە دەست خاتە سەر برینەکان بۆ ئەوەی کە چارەسەریان کەین برام. ئینسان دەبێت ئەگەر شتێک کەم و کوڕیەکی هەبوو دەبێت چارەسەری کا، نابێ ئێقەی مامۆستا بگرێ بڵێ وەڵا کاکە مەبەستی منم، کاکە وەڵا مەبەستی تۆ نی، مەبەستی هیچ کەسێک نییە، مەبەستی ئەوەیە کەم و کوڕیەکانمان چاکەین. بۆیە ئەو هاوڵەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم چۆ بۆ ماڵەوە، دانیش لە ماڵەوە بە حەزینی گوتی بەخوا ڕەنگە ئەمن کردەوەکانم بەتاڵ بوو بێتەوە، ڕەنگە ئەمن ئەهلی ئاگر بم. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نا نەخێر، بچن موژدەی پێ بدەن و پێی بڵێن ئەو لە ئەهلی بەهەشتە، و پێی بڵێن ئایا ڕازی نابی بەوەی کە بە بەختەوەری بژیێ، بە ژیانێکی خۆش بژیێ و هەروەها بە شەهیدی بمری و هەروەها بچێ بەهەشتی خودای پەروەردگار. کاتێک کە ئەوەی گوێ لێ بوو گوتی بەڵێ وەڵڵاهی ڕازیم بەوەی کە بە ژیانێکی خۆش بژیم ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، بەوەی کە بە شەهیدی بمرم جالەوە خۆشتر هەیە برام بەوەی کە ئەهلی بەهەشت بم. ئەو هەوڵەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بە بەختەوەری ژیا ئەنجا بە شەهیدی مرد چۆ بەهەشتی خودای پەروەردگارەوە برام. ئەوە هەڵوێستی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەوە ئەدەب و ڕێز و حرمەتی هاوڵانی پێغەمبەری خوایە بەرامبەر بە پێغەمبەر، بەرامبەر بە ئاەتێکی خودای پەروەردگار برام. دەبێ ئێمەش ئەوڕۆ پرسیار لە خۆمان بکەین، دەبێ ئێمەش ئەوڕۆ ڕوو لە خۆمان بکەین بزانین تا چەندە بەو شێوازەیە بەرامبەر بە ئاەت و فەرمایشتی ئەو پێغەمبەرە، ئاەتی خوای گەورە و فەرمایشتی ئەو پێغەمبەرە خاوەنی ئەدەب و ڕێزین و بەو شێوازەیە ئەگەر خەلل و کەم و کوڕیەکمان هەبێت چارەسەری دەکەین. ئەنجا زانایان فەرموویانە ئەدەب و ڕێز بەرامبەر بە پێغەمبەر لە دوای مردنی پێغەمبەر کە ئێستا پێغەمبەر نەماوە صلی الله علیه وسلم. ئەبوو بەکری ئیبن العەرەبی قاضی ئەبوو بەکر پێمان دەفەرمێ دەڵێت حرمەت و ڕێزی ئەو پێغەمبەرەی صلی الله علیه وسلم لە کاتێکدا کە پێغەمبەر مردووە و نەماوە وەکو ئەوەی وایە کە زیندوو بێ لە ناوماندا. ئەنجا ئەو قسانەی ئەو فەرمایشتانەی پێغەمبەر کە گوێمان لێ دەبن ئەگەر فەرمایشتێکی پێغەمبەری خوامان گوێ لێ بوو دەبێ ئەدەب و حرمەتمان بەو شێوازەیە بێ وەکو ئەوەی کە لە دەمی پێغەمبەرەوە دەیبیستین. بۆچی؟ چونکە فەرمایشتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئەوڕۆ لەسەر ئێمە پێویستە کاتێک کەلامی پێغەمبەر دەبیستین، فەرمایشتێکی ئەو پێغەمبەرە دەبیستین وەکو ئەوەی لە دەمی ئەو پێغەمبەرەوە بیبیستین، دەبێ ئاوا بەرامبەر بەو فەرمایشتانە خاوەنی ئەدەب و هەروەها خاوەنی ڕێز بین بەرامبەریە. ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت ئیبن ئەبی ئوەیس بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ ئیمامی مالیک لە کاتێکدا کە دەیویست فەرمایشتێکی پێغەمبەری خوای بخوێنێتەوە هەڵدەستا دەستنوێژێکی دەگرت، ئەنجا بە جوانی لەسەر جێگاکەی خۆی دادەنێشت، ئەنجا ڕیشی جوان شانە دەکرد، بەرگ و پۆشاکێکی جوانی لەبەر دەکرد، دەستنوێژێکی جوانی دەگرت، ئەنجا لەسەر جێگاکەی بە حرمەت و ڕێزەوە دادەنیشت، ئەنجا فەرمایشتەکانی پێغەمبەری خوای دەخوێندەوە صلی الله علیه وسلم. لە کاتێکدا گوتیان بۆچی بەو شێوازەیە دەکەی؟ گوتی پێم خۆشە فەرمایشتەکانی پێغەمبەری خوای بە گەورە بگرم، پێم خۆشە لە دڵمدا گەورە بن، بە گەورەیان بگرم لە واقعدا، بۆیە بەو شێوازەیە خۆم ڕێک دەخەم کاتێک کە فەرمایشتێکی پێغەمبەر دەخوێنمەوە صلی الله علیه وسلم. بۆیە دەفەرمون زانایان دەفەرمون ئیمامی مالیک لە کاتێکدا کە لە مەجلیسی ئیمامی مالیک فەرمایشتی پێغەمبەری دەخوێندەوە ئەگەر کەسێک دەنگی بەرز کرد باوە سەرزەنشتی دەکرد، دەیگوت خوای گەورە دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي، بەرام بەسەر پێغەمبەری خوادا دەنگتان بەرز مەکەنەوە. ئەگەر فەرمایشتی پێغەمبەری دەخوێندەوە کەسێک دەنگی بەرز دەکردەوە لە مەجلیسی ئیمامی مالیک سەرزەنشتی دەکرد، دەیفەرموو وەکو ئەوە وایە کە پێغەمبەر زیندوو بێ، مادام لەو مەجلیسە فەرمایشتی پێغەمبەر دەخوێندرێتەوە دەیبرام ئینسان لەسەریەتی حرمەت و ڕێزی ئەو مەجلیسە و ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بگرێت.
بۆچی چونکە فەرمایشتی پێغەمبەری خوایە لەسەرمانە ئەدەب و ڕێز و حرمەتمان بەرامبەر بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوای هەبێت. دەیبران بە ئێمەش ڕوومان لە خۆکەین، بە ئێمەش پرسیار لە خۆمان کەین وەکو موسڵمان ئەو باسە و ئەو بابەتە بۆ ئێمەیە تا چەندە ئێمە خاوەنی ڕێز و حرمەتین بەرامبەر بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم. ئەی زۆر جاران زۆر کەسی موسڵمان نییە ئاەتی بۆ دەخوێنیەوە هەزار یەک قیل و قالەت بۆ دێنێتەوە. ئەی زۆر جاران زۆر کەس نییە کە فەرمایشتی پێغەمبەری خوای دەخوێنیەوە جاری وا هەیە دەنگی بەرز دەکاتەوە، جاری وا هەیە غیرەت دەیگرێت بەڵام لە بەرامبەر پێغەمبەردا دیفاع ناکات، جاری وا هەیە قسەی قەڵە و قەبە دەکات. برام ئینسانی موسڵمان لەسەریەتی بەرامبەر فەرمایشتەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم خاوەنی ئەدەب و ڕێز و حرمەت و ویقار بێت. ئەوە حەق و مافی ئەو پێغەمبەرەیە لەسەر ئێمە وەکو موسڵمان. کۆتاییەکەی بەو بابەتەیە دێنین بەو بەسەرهاتەیە کە سەبارەت بە ئیمامی ئەبوو بەکر هاوڵی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بزانین چۆن لە کاتێکدا ئاەتیان گوێ لێ دەبوو، فەرمایشتی پێغەمبەریان گوێ لێ دەبوو، پێغەمبەر ئاەتی بەسەردا دەخوێندنەوە چۆن گوێڕایەڵ دەبوون، چۆن خاوەنی ئەدەب و ڕێز دەبوون. برام بۆ ئەوەی ئێمەش دەرس و پەندی لێوەربگرین. ئیمامی ئەبوو بەکر خزمێکی هەبوو ناوی مەستەح بوو، مانگانە پیاوێکی فەقیر بوو، یارمەتی بۆ بڕی بۆ مانگانە یارمەتی دەدا. جا لە کاتێکدا کە منافقەکان دوو لە ڕووی جەنابتان بوختانیان بۆ دایکمان عائیشە کرد، کچی ئیمامی ئەبوو بەکر و خێزانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، مەستەحیش یەکێک بوو لەوانەی کە کەوت بۆ ژێر کاریگەری منافقەکان لەو بوختانەی کە بۆیان دروست کرد بوو. ئیمامی ئەبوو بەکر یارمەتی دەدات بەڵام ئەو لە بوختانەکەیدا کەوت بۆ ژێر کاریگەری منافقەکانەوە. بۆیە ئیمامی ئەبوو بەکر سوێندی خوارد گوتی وەڵڵاهی نابێ یارمەتیت دەم ئەی مەستەح، ئەمن مانگانە یارمەتیم بۆ بڕیوەیە، یارمەتیت دەدەم کەچی ئەتوو بۆ بوختان بۆ کچەکەی من هەڵدەبەستی کە خوای پەروەردگار دوایی پاکیەتی دایکە عائیشەمان بۆ دەردەبڕێت، بۆمان باز دەکات و لە واقعدا دەیسەلمێنێت، ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. بەڵام ئاەتی خوای پەروەردگار دابەزی، خوای پەروەردگار ئەمری بەوە کرد لە دوای ئەوەیدا کە پاکانەی دایکە عائیشەی کرد کە ئەوانە سزایان وەرگرت کە بوختانیان بۆ دایکە عائیشەمان کرد بوو، خوای پەروەردگار فەرمانی کرد بەوەی کە نەخەیر وەلیعفوا وەلیەصفحوا، ئینسانی ئیماندار چاوپۆشی بکات، لێ خۆش بێت، قەیناکە کەسێک شتێکیشی بەرامبەر کردی جاری وهەیە لێی خۆش بە عەفوەکە باشترە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ئاەتەی کە دابەزی بەسەر ئیمامی ئەبوو بەکریدا خوێندەوە. جابا تەماشا بکەین هەر یەکێکمان خۆمان بێنینە شوێنی ئیمامی ئەبوو بەکر، کەسێک ئەتۆ یارمەتی بدەی مانگانە موچەیەکی بۆ ببڕیەوە، ئەویش بوختان بۆ کچەکەی تۆ بکا بە ناڕەوا، ئایا ئەگەر هەزار ئاەتی جاری وهەیە بەسەردا بخوێننەوە دەڵێ بەخوا مامۆستا قسەم کردووە ئاخە تازە سوێندم خواردووە نابێت. بەڵام ئیمامی ئەبوو بەکر کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بانگی دەکات ئەو ئاەتەی بەسەردا دەخوێنێتەوە وەلیعفوا وەلیەصفحوا ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم. خوای گەورە فەرمووی پێغەمبەر بەسەری داخوێندەوە گوتی خوای پەروەردگار دەفەرمێت ئایا ناتانەوێ خوای گەورە لێتان خۆش بێت؟ پێتان خۆش نییە خوای گەورە لێتان خۆش بێت؟ دەیبرام ئەتۆش لە برایەکەت خۆش بە لە کاتێکدا جاری وهەیە هەڵە و کەم و کوڕیەکی بەرامبەرت هەیە. یەکسەر ئیمامی ئەبوو بەکر بەبێ ئەوەی هیچ قیل و قالێک بڵێت، بەبێ ئەوەی بڵێ ئەی پێغەمبەری خوای بەخوا تازە سوێندم خواردوە سوێندەکەم ناشکێنم، با قسەی ئینسانێک بشکێ بەڵام با قسەی خوای پەروەردگار ناشکێت برام، ئەوە موقفی ئینسانی ئیماندارە. بۆیە یەکسەر فەرمووی بەڵێ وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوای پێم خۆشە خوای پەروەردگار لێم خۆش بێت، وەگوتی وەڵڵاهی ئەوەی کە لە مانگانەشدا یارمەتیم داوە بە هەمان شێواز دەگەڕێمەوە، بەو شێوازەی کە یارمەتیم داوە بە هەمان شێواز دیسانەوە یارمەتی دەدەم. و لە ڕیوایەتێکی دیکەدا هاتووە مانگانەکەی بۆش زیاد کرد نەک هەروەکو خۆی پێدایەوە، و کەفارەتی سوێندەکەشی دا و گوتی بەڕێ وەڵڵا ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم دەمەوێت کە خوای پەروەردگار لێم خۆش بێت. ئەوە هەڵوێستی ئیمامی ئەبوو بەکر و هاوڵی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بەرامبەر بەوەی کە پێغەمبەر ئاەتەکەی بەسەردا دەخوێنێتەوە بەرامبەر بە فەرمانی خوای پەروەردگار برام دەبێ ئێمەش وەکو موسڵمان ئەوڕۆ لە خۆمان بپرسین تا چەندە خاوەنی ئەو ئەدەب و ڕێزەین
بەرامبەر بە فەرمانەکانی خودای پەروەردگار و فەرمانەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوای گیان بمانگێڕی لەو جۆرە کەسانەی کە حەق و مافی ئەو پێغەمبەرە بەرامبەر بەو پێغەمبەرەیە جێبەجێ دەکەن و لە واقعدا دەیسەلمێنن بەکردەوە کە ئومەتی ئەو پێغەمبەرن صلی الله عليه وسلم. یا ڕەبی خوای گیان بە ئیمانەوە بمانژێنی و بە ئیمانەوەش بمان مرێنی، بە ئومەتی ئەو محەممەدەمان حیساب کەی لە ڕۆژی قیامەتدا لەگەڵ ئەو پێغەمبەرەدا حەشرمان کەی و بەر شەفاعەتی ئەو پێغەمبەرەمان بخەی، وامان لێ بکەی ئەو سیفەتانەی کە پێویستە ئینسانی ئیماندار هەیبن ئێمەش هەمان بن بۆ ئەوەی لە دنیادا بەختەوەر بین و لە قیامەتیشدا سەرفراز بین. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.